دارەکە و تایبەت بە گرنگیەکانی کەرتی گەشت و گوزار لە گەشەکردنی ئابووریدا. ئێستا عەلی ڕۆڤ کە بەڕێزیان بەڕێوەبەری گشتی گەشت و گوزاری سلێمانی لەگەڵ منتا ئامادەیە. کاک عەلی سڵاو دەبێت ئەم کاتۆ باش، سواز بۆم دەرفەتە. ئەگەر باس لە کەرتی گەشت و گوزار بکەین و هەوڵەکان بۆ پێشخستنی کەرتی گەشت و گوزار بیکەم بە سێ بەشەوە: کەرتی گشتی یان بڵێ حکوومەت و دەسەڵات و دواتر کەرتی تایبەت و دواتر کەرتی سێمیش کە باسی لێ دەکەین. ئەگەر لە ڕۆڵی دەسەڵاتەوە دەست پێ بکەین، کەرتی گشتی حکوومەت دەتوانێت چی بکات بۆ ئەوەی کە بتوانێت کەرتی گەشت و گوزار لە هەرێمی کوردستانە بەرەو پێش بەرێت؟ زۆر سپاس بۆ ئەو ڕێخستنی و دیدارە. بەتاکید کەرتی گشتی فرەڕەهەندە، ئەتوانین بڵێن کەرتی گەشت و گوزار مانایەکی فراوانی هەیە بۆ ئەوەی بتوانی بیبوژێنیتەوە. تەنها ئەرکی لایەنێکی دیاریکراو نییە بۆ نمونا بڵین دەستەی گەشت و گوزار یاخود وزارەتی شارەوانی لەبەرەوەی بوژانەوەی ئەم کەرتە پێویستێکی زۆری بە چەند وزارەتێکی کە هەیە بۆ ئەوی بتوانێت زەمینە سازی بکە بۆ بژانەوەی ئەم کەرتە. ئەویش وزارەتی داراییە بە تەرخانکردنی ئەو زەویانەی کە مڵکی وزارەتی دارین بۆ دەستەی گەشت و گوزار بۆی شوێنەکان. بۆ نمونە ئێستا ئێمە لە سنووری قەزای دووکان یاخود دەربەندی خان یاخود هەر شوێنێکی کە چەندین پارچە زەویمان هەیە کەوتۆتە ناو ماستەر پلانی گەشتیاری، وەڵام تا ئێستا مڵکیەت و مڵکدارەکەی بەناو وزارەتی داراییە یاخود وزارەتی کشت و کاڵکە. ئەم وزارەتە چەندین و سەدان دۆنم زەوی هەیە کە کەوتوتە سنووری ماستەر پلانی گەشتیاریە، بەڵام تا ئێستا ئەم پارچە زەویانە تەرخان نەکراوە بۆ ئەم سێکتەرە. ئەمە ڕۆڵی زۆرە بۆ زەمینە سازی و بۆ دروستکردنی پرۆژە لەلایەن چه حکوومەت یاخود کەرتی تایبەت. و هەروەها لە ڕووی خزمەتگوزاریەوە بۆ نمونە ئێمە هەرێمی کوردستان تا ئێستا شوێنی گەشتیاری سروشتیمان زۆرە لە هەموو ناوچەکان هەمانە، لە شار باشێڕە، لە منتیقەی پێنجوێنە، قەرەداخە، دەربەندی خانە، دووکانە، قەزاکانی ماوەتە، چوارتایە، هەموو سنوورەکانی پارێزگای سلێمانی و هەرێمی کوردستان شوێنی سروشتی گەشتیاری و شوێنەواری زۆرە. بۆی پێویستی بە وزارەتی کارەبایە، پێویستی بە وزارەتی ڕێگاوبانە، چکە تۆ شوێنی گەشتیاری هەیە تا ئێستا ئاست بەتەکید ئەو سێکتەرانەی کە دەبێت وەکو کەرتی گشتی حکومی هەماهەنگێکی تەواوی سێکتەری گەشت و گوزاری بن بۆی ئەگەر ڕێگاوبانەکان یاخود تۆ نەتوانی بگەیتە شوێنە گەشتیارێکە بە ڕێگاوبانێکی باش. توانرا ئەو هەماهەنگیە بکرێت؟ هەماهەنگی کراوە، کار کراوە، بەڵام هێشتا لە ئاستی پێویست و تەموحدان نییە بەڕاستی. کاک عەلی بەڕێستان وەکو بەڕێوەبەری گشتی گەشت و گوزاری سلێمانی لە سلێمانیە، ئەگەر بە دیاریکراوی باز لە سلێمانی بکەین، گەشتیار زیاتر لە چ وەرزەکان ڕۆکاتە ناوچە گەشتیارەکانی سلێمانی؟ بەداخەوە ئێمە وەرزی گەشتیاری لە هەرێمی کوردستان و لە پارێزگای سلێمانی گونجاوە بۆ ئەوەی هەر چوار وەرزەکە گەشتیاری بن. وەڵامی تر بەهۆی قوتابخانەوە، بەهۆی هەندێک جار کەش و هەوا یاخود بابەتەکان نەتوانراوە هەر چوار وەرزەکە بتوانین. ئێستا ئێمە مانگی 11 و 12 ئەگەر سەری ساڵی لە دەربکەین، ڕێژەی هاتنی گەشتیار وەک پێویست نییە لەبەرەوەی زستانە کاتی قوتابخانەکانەوە. بۆ خۆش دەزانی ئێمە لە هەرێمی کوردستان و پارێزگای سلێمانی لە 185 گەشتیارمان لە پارێزگاکانی ناوەڕاست و خواروی عێراقەواتە گەشتیاری داخلیمان هەیە. بۆیە ئێمە هەرێمی کوردستان لە هاوینە، لە زستانە بە تایبەت ئێمە هەوڵبین و چ لە ڕێگای کەرتی تایبەت، کەرتی گشتی بتوانین بارینی بەفر شوێنە کوێستانەکانی سەختی وەکو پێنجوێن و شارباژێڕ و شاخی سارا و پیرەمەگرۆوانە بتوانین ئێستا کە پلانێک هەیە بۆ بژانەوە و دروستکردنی ڕێگا بۆ ئەگەر پیادە ڕەویش بێ بۆ سەرشاخی پیرەمەگرون. تا ئێستا نەماتوانیوە لە وەرزی هێشتا پێویست نەتوانراوە چێ لایەنی کەرتی تابەت چ وەکو کەرتی گشتی. بەڵام ئەمە مانای ئەوە نییە گەشتیار نییە، گەشتیار بەردەوامە هاتن ڕێژەیەکی باشە، بەڵام ئێمە دەکرێت باشتر و هەوڵی خزمەتگوزاری و زەمینە سازی
ڕێبازی زیاتر بکەین. بوونی ڕێبەری گەشتیاری تا چەند گرنگە لە کەرتی گەشت و گوزارە یاخود ئەوە تا لە کاتێکا کە گەشتیارێک و بەڕێستان ئاواشتان پێکرد کە زۆربەی گەشتیارەکانی هەرێمی کوردستان لە ناوڕاست و باشووری عێراقن کاتێک کە بە بازگەی کاتیە پەڕندێنە هەرێمی کوردستان بوونی ڕێبەرێکی گەشتیاری یاخود ئەوە تا بروشەرێک کە ناوچە گەشتیاریەکان ئۆتێل و مۆتێلەکان ئەوانەی تێدا بێت بدرێت بەو گەشتیارەکە هێتە هەرێمی کوردستان ئەمە تا ئێستا کراوە؟ دیارە ئێمە بۆ خۆمانۆکو بەڕێبەراتی گشتی گەشت و گوزاری سلێمانی ڕێبەری گەشتیاری چاپکراومان هەیە و نەخشەی گەشتیاری چاپکراومان هەیە بەتابەت لە بۆنەکانە کە گەشتیارێکی زۆر بۆ ئەکەنە شاری سلێمانی لە بازگەکان لە ناو شار سنتەری ئینفۆرمیشنمان هەیە سنتەری زانیاریە کە فەرمانبەرێک لە کاتی ئەو بۆنانە بە تایبەت بە هێڵێکی مۆبایلەوە بە دانانی پرۆشەر و نەخشەی گەشتیاری ڕێبەری گەشتیاری ئەمە ڕێبەری گەشتیاریەکەمان 280 لاپەڕەیە ساڵانە یاخود 2 ساڵ جارێک زیاتر لە 10,000 وێنەی لێ چاپەکەین بۆ گەشتیارانە بۆ میوانانە کاتێککە چاپی نوێ لێ دەرەکەنیش بۆ ڕانکارێکی بەسرا ئەپدەیتێک دروست بوو بێ بۆ نمونە ئێستا ئێمە لە آخر چاپی خۆماندا مۆنومنتی ئەنفالمان داخل کردووە کە ئومێدمان وایە بتوانین هەموو ئەو شوێنانی ویستم هەر ئەو باسەش بکەم کە هەرێمی کوردستان لە سیاحەی سەودا یاخود گەشتیاری ڕەش کە ئەمە بەناوبانگە دەتوانین باخێکی زۆر بەوەش بدەین بۆ نمونە مۆنومنتی هەڵەبجە مۆنومنتی ئەنفال لە گەرمیان لە سنووری قەزای چەمچەماڵ لە دووکان کەمە چەندین مۆنومنت هەیە لە سنوورەکانی هەولێر و دوهۆکیش هەیە کە دەکرێت هەرێمی کوردستان بایەق بە سیاحەی سەودا یاخود گەشتیاری ڕەش کە بۆ ئەو شوێنانەیە کە لە ئەنجامی کارەساتدا ئێستا دروست بوون خەڵک سەردانی دەکاوەکو شوێنێکی کارەساتبار دەکرێت ئێمە لە هەرێمی کوردستان و پارێزگای سلێمانی باخێکی باش بەو بوارش بدەین بەڵێ ئێمە ئەبدەیتی ڕێبەرە گەشتیارەکانمانەکەین بۆ هەر پرۆژە و کارێک کە دروستە بێت. ئەمە ڕێبەری گەشتیاری بە شێوەی چاپکراو یاخودەوە تا بە شێوەی بڕۆشت بەڵام بە شێوەی ئەپێک یا بڵێ ئەپلیکیشنێک کە لە مۆبایلەکەدا بێ ڕەنگە ئاسانتر بێت بۆ گەشتیارێک ئەوەتان هەیە؟ بەڵێ ئەومانەیە کوردگایکمانەیە ئەپلیکیشنێکە بەبێ بوونی خەتی ئەنتەرنێتی بەرنامەکە کە دابەزێنرێت دەتوانرێت لەسەر مۆبایلەکەت ناوچە گەشتیارەکان بناسیتەوە و کیلۆمەترەکانت بۆ دەرەخا لە نێوان شارێک بۆ شارێکی کە یاخۆ لە نێوان سنتەری سلێمانی بۆ شوێنە گەشتارێکە چەندێکە دوورەکەی و کاتەکەیشی چەنە بەڵام ڕەنگە ئەتوانین بە شێوازی تیکە هەرێمی کوردستان ئاگاداری ئەو ئەپلیکیشنەوە بەڵام کە یەکێ لە دەرەوەی هەرێمێتێت چی ئاگاداریانەکات؟ ئێمە بەڕاستی لە سنووری پارێزگای سلێمانی ڕەنگ بێت ئەمە لە چوارچەوەی کاری مندا نەبێت کە مەسایلی GPS و نەڤیگەیشن و ئەوانەی کە پێویستن تەنها نەک بۆ شوێنە گەشتیارەکان بۆ هەموو کوچە و کۆڵان و شەقام و ئەدرەسێکە لە پارێزگای سلێمانەیە کە بەداخەوە من لێرەوە داوەلا ئەو لایەنە پەیوەندیدارەکان لە پارێزگای سلێمانی لە شارەوانی سلێمانی دەکەم کە ئەمە کارێکی زۆر گرنگە بتوانین بە زوویی ئەم بەرنامەیە و خەڵکانی شارەزا و پسپۆڕ و کۆمپانیاش ڕەنگ بێ ئامادە بن ئەو مەسەلەی ئەپلیکیشنی GPS-ئەکان ئەپروف کرێت و بخرێتە بواری جێبەجێکردنەوە کە پارێزگای سلێمانی زۆر پێویستی پێیەتی لەناو ئەو GPS-ە دەتوانرێت جێگای شوێنە گەشتیارەکانیش بە ئاسانی بکرێتەوە. مۆزەخانەکان و ناوچە شوێنەوارەکان لە هەرێمی کوردستانە ئەوان تا چەند توانیویانە گەشتیار ڕابکێشن یاخود ئەگەر لە دەرەوەی هەرێمیش نەبێت لەسەر ئاستی پارێزگاکان لە پارێزگایك بۆ پارێزگایەکی تر توانراوە ناوچە شوێنەوارەکان و مۆزەخانەکان گەشتیار ڕابکێشێت؟ دیارە بۆ خۆ دەزانی هەموو شوێنێکی شوێنەواری گەشتیاریە بەڵام ئێمە وەکو شوێنەوار بە ڕێوەبەرایەتێکی تایبەت بە خۆیان هەیە و بە ڕێوەبەرایەتێکی گشتی تایبەت بە خۆیان هەیە هەرچەند ئێمە کاتێک کە هەڵەبجە سەر بە پارێزگای سلێمانی بۆ کە خان ئەحمەدخانی لێ بووە توانیمانە هەندێک پێداویستی و خزمەتگوزاری سەرەتایی بگەینینە لای شوێنی ئەشکەوتەکە و ئێمە چەندین شوێنی شوێنەواریمان هەیە وەکو هەزارمێردە نەرامسنە ئەوەی ئەحمەداوایە و قەڵای کچێ لە پێنجوێنە پاشای گەورێ لە سنووری قەزای دووکانە
بەڵێ سەرچاوەیەکەن بۆ هاتنی گەشتیار و با زۆر لە کاتی بەڕێزیش نەگرین وەکو کۆتا پرسیارم بۆ بەڕێزت باسی کەرتی گشتی و کەرتی تایبەتت کرد لە چ ڕۆڵێکیان هەیە لە پێشخستنی کەرتی گەشت و گوزاردا بەڵام یەکێکی تر لە خاڵەکان هاوڵاتیانە یاخود بڵێ دانیشتوانی هەرێمی کوردستانە ئەوان تا چەند توانیویانە مامەڵەیەکی گونجاویان هەبێت لەگەڵ گەشتیارێکا کە ڕوو دەکاتە هەرێمی کوردستان هەروەکو خاتۆ ئەمەلیش لە پانێڵەکەت ئاماژەی پێدا کە مامەڵەکردن لەگەڵ گەشتیارێکە دواترە و گەشتیارە فیدباکی ئەبێت بۆ ئەو شوێنە یاخود ئەوە تایەتەوە یان نایەتەوە دووبارەی کاتەوە یان نایکاتەوە ئەم هاوڵاتیان و هۆشیاری تاکی کۆمەلگای کوردی چۆنە لە بەرامبەر گەشتیاردا ئێمە وەکو خۆمان وەکو پارێزگای سلێمانی باس بکەین بەڵێ پارێزگای سلێمانی یەکێکە لەو پارێزگایانی کە چەندین گروپات و شەریکات و چەندین گەشتیار خۆمان و توێژمان لەگەڵاکردن دوانمانن قسەمان لەگەڵکردن چ لە بازگەکان چ لەسەر ئاستی شارم لە ڕەزامەندیان لەسەر مامەڵەکردنی خەڵک و بازاڕەکان ڕاستی ڕەنگ بێ خۆش نەبێ ئەوە خۆمان باسێکەین بەڵام زۆر ئاسوودەن کە کاتێک ڕۆکەنە پارێزگای سلێمانی چ لە مامەڵەکردنی بازگە و لایەنە ئەمنیەکان چ لە لایەن خاوەن مۆڵ و بازار و ئۆتێل و مەتێلەکانەوە کە ئەمە جێگای دەستخۆشی و سپاسە بەڕاستی بۆ هەموو هاوڵاتیان و کاسبکارانی پارێزگای سلێمانی کە ئێمە ساڵانە توانین بڵین لە ساڵانی ڕابردوو لە ئاستی یەکەمەکانی هەرێم بووین لە ژمارەی هاتنی گەشتیارە. دەستەکانت خۆش بێت زۆر سپاس مادوومان کردی زۆر سپاس بۆ علی ڕەوف کە بەڕێزیان بەڕێوەبەری گشتی گەشت و گوزاری سلێمانی سپاس بۆ ئەم دەرفەتە بەڵێ بەڕێزانە گەڕێنەوە لای دیدارەکە و لای پانێڵەکە. ئیلاکی زۆرمان بۆ چاویلان بە تەنیا خۆی لەوە دروستبوونی و تاکو ئێستا 2 ملیۆن گەشتیاری ڕاکێشاوە مۆڵەکان وەکو ماجدی مۆڵ و فامیلی مۆڵ و کاسۆ مۆڵ و هەموو ئەوانەی تر ساڵانە 200 بۆ 250 هزار کەس سەردانیەکە کە زۆرینەی گەشتیارن واتە خزمەت گوزاریەکان زۆرتر بن ژمارەی گەشتیار زیاترە بێ و هەلی کاریش زیاتر بوو دەستە خۆش بێ دکتۆرگیان بەشێک لە شتەکان زۆر سپاس بەڕێز کاک یاسین فەرموو مناوی خۆی گەورە سڵاتانە بێ بەڕێزان زانکۆی پۆلە تەکنیک سوپاسدانەکەی ئەم جارش دەستان بۆ بابەتێکی باشی ئابووری بردووە بەڕێزان ئەم بەڕێزانە هەموو قسەکانیان کردو بەڕاستی چیان بۆ مەلاسی نێشوتوانێ بەڵام من ئەمەوێت سرنجتان ڕاکێشم ئەزانم هەمووتان ماندوون 12 دقیقەش بن بە برای بچووکتان ئێمە کارێکتەر و فاکتەری سەرەکی گەشت و گوزارین کەرتیدا بێت خۆتان باش زانن فاکتەرە گرنگەکەی ئەگەر گەشت و گوزار بکرێت طبعا سواسی بێپیانم هەیە بۆ میوانە بەڕێزەکانێک بە یەک بەڵام من تۆزێک ئامارەکانی دکتۆرم جۆلێ بۆ جێگای دەستخۆشیە بەس هەنێکیان هەست دەکەم لەلای ئێمە بە جۆرێکی ترە دوای بێ بەیەکۆ دانیشین چونکە ئێمە ژەو ئامارانە بەڕاستی زۆر جار پشت ڕاستیانەکەینەوە ئەنجا بڵایانەکەینەوە من پێشەوەی باسی دەوری کرد تایبەت بکەم لە گەشت و گوزارە سرنجتان ڕاکێشم هەمووتان لەگەڵما بن بۆی تۆزێ خەفەت بۆ هەرێمی کوردستان بخۆین بەڕاستی حەقی خۆیەتی مامۆستا بەڕێزەکانی زانکۆ کە لێرە دانیشتوون برایانی خۆشەویست لە حکوومەتە پەرلەمانتارە بەڕێزەکان بەڕێز جێگری سەرۆکی ژووری بازرگانی پیشسازی با هەمومان ساتێک خەفەت بخۆین بۆ هەرێمی کوردستان کە بەداخەوانە لە ماوەی با نەڵێن باسی ساڵی 91 نەکەین باڵێن لە 2006 شەوقەی ناکە ئەو 3 ساڵەش هەر دانین چونکە یاسامان نەبووە بەداخەوە هەرێمی کوردستان ئامانجی خۆی نەپێکاوە لە گەشەی ئابووریا و بە تایبەت لە سێکتەری گەشت و گوزارە بۆ زاناری بەڕێستان تا ئێستا لە هەرێمی کوردستانە پاڵپشت بە یاسای ژمارە 4 ساڵ 2006 تەنها 180 پرۆژە مۆڵەتی وەبەرهێنانی وەرگرتووە سەرمایەم 180 پرۆژە کە خۆی بینێتەوانێت لە نزیکەی 13 ملیارد دۆلار ئەم 13 ملیارد دۆلارە کە پرۆژەکانی گەشت و گوزارن ئەم دقەی کە لەلای ئێوە دانیشتون بەرپرسم بەرامبەر بەم ژمارەیە تەنها 26650 کەس لە تەواوی پرۆژەکانی گەشت و گوزار لە کوردستان ئەیژەکات کە دەرچووی تەنها 1 ساڵی زانکۆ پەیمانگاکانی هەرێمی کوردستان نییە و بەداخەوانەیە ئەم ڕێژەیە کە لە ساڵی 2013 سەیرەکەیت 71000 کەس لە ساڵی 2013 لە پرۆژەکانی سەرتاسەری کوردستانە لە گەشت و گوزارە کاریان کردووە دابەزینەکە زۆر چاوەڕوان نەکراوە سەرڕایەوەش لە 2014 بە دواوانێ 1 دەرچووی زانکۆ پەیمانگاکانی هەرێمی کوردستان
دانەوەزراوە لە حکوومەتە. هەر بۆ زانیاری بەڕستان قەبارەی گەشت و گوزار لە سنووری پارێزگای سلێمانی 11 لە 100 تێپەر ناکات. تەواوی پرۆژەکانی سنووری پارێزگای سلێمانی بە 1 ملیارێک و 300 ملیۆنە ئەوەی کە لایمە کراوە. و هەروەها لە هەولێر ئەفو دکتۆر تەمەنەوە ئێمە یەکێتی و بەرەنانی خۆ زانین داتاکان لێم بۆ دەرەچێت لە هەولێر 10 ملیار و 500 ملیۆن دۆلار ماڵەتی پرۆژە درراوە کە خۆی بینێتوانێت لە سەتا تەمەن 92 پرۆژیانی هەولێر بەڵام بە کۆی پرۆژەکانیان 10 ملیار و 500 سەرمایی بۆ خۆی بردووە لە 183 هەموو پرۆژەکان هەرێمی کوردستانەکە. گەرمیان تەنها 3 پرۆژە هەیە ڕاپەڕین هیچ پرۆژەیەکی نییە. وەجگە لەوەش بۆ معلوماتان دهۆک 64 پرۆژەیە بەڵام قەبارەی وەبەرهێنانەکان کەمە 664 ملیۆنیان هەیە. نازانم جەنابتان لە زۆر لەم کۆڕ و سیمینەرانە دانیشتوون ئێمە نازانین بەرهەمی ئەم کۆڕ و سیمینەرانە بۆ کوێڕا بەڵام ئەوەی کە زۆر دڵم پێخۆشە کاک لوقمان لێرەیە ئەوە سەرۆکی لیژنەی شارەوانی گەشت و گوزارە ئێستا ئەمانە خەریکی نووسینەوەی یاسای گەشت و گوزارن کۆبوونێکی باشمان لەگەڵا کرد لەگەڵ هەنێک لەو بەڕێز و خوشک و برا بەڕێزانەی پەرلەمانتارن ئەمە سوودێ بێ بەڕاستی گەر هیچ نەکەین ینی ڕاستپاردەکانی ئەم دیدارەی ئەمڕۆکە ئیکەین حکومەت هیچیشی لەسەر نەگاودادا مەلوانیشی خۆی بۆ نەکەن ئەوەی سووادا بێ بێم بەڕێزانە ئاگان لێ بێکە ئەوەی کە ئێستا باز دەکرێت کە ئێمە لە کوردستانە دانیشتوین باسی سێکتەری گەشت و گوزارەکەین سێکتەری گەشت و گوزار تەنها ئەمەی لێ دەرچێت کە بە ئێواڵم تەنها هەڵکەوتەی ناوچەی جوغرافی هەرمی کوردستان و دکتۆر باسی کرد کە لە ڕووی جوغرافیەوە منتیقەی خۆی خواب بە منتیقێکی گەشت و گوزار دروستی کردووە. من باسی ناکەم 4 فەسڵ و هەمی بخەرە ئەولاوە چونکەم بەڕێزان ئێمە مستەسمیرین ئێمە زۆر گەڕاوین ئەو برانە لێرن هەموو دنیامان بینیەوە زۆر شوێن هەیە کە بە ناوچەی گەشت و گوزاری ناوبانگی دەرکردو و ملیۆنەها گەشتیار بۆ خۆی ڕاکێشێ بە لە سەتا دەی ئەمە مەقاوماتی دروستکردنی پرۆژەی نییە بەداخەوانێ بەڵام ئیدارەدانی سێکتەری گەشت و گوزار لە هەرێمی کوردستانە بەداخەوە هەر وەک ئیدارەدانی پیشەسازی کوشت و کاڵەکەمان بووە. یعنی وەرن با بەیەکەوانێ هەمووتان لەگەڵما بن یەک دیمەنتان پیشانێم کە زۆر سرنج ڕاکێشە بینی زاخۆ سلۆپی چەندێکە ئەگەر بازگە و سەیتەرەی لێ نەبێت لەناو زاخۆوانێ بە 23 دەقاگەیتە ناو سلۆپیەوە ئەوە خێرە لەوبەر گەشت و گوزار تەوفیرە لەمبەر گەشت و گوزار نییە ئەرە بینی پێنجێن و مەریوان چەندێکە بەڕێزان کورباز لە پێنجێن و مەریوان بێن ئەرە بینی بناوەسووتە کە دەیەکی ئێرانە لەوبەر کە دەیەکە لەوبەرەوە بناوەسووتەی ئێرانیان ساوا لەوبەرەوانە بە بەردێک کەڵە لەمبەرەوە ئەی بەسەری شەخسێکا لەوبەرەوانە معقولە لەوبەر گەشت و کاڵ تەوفیرە لەمبەر تەوفیر نییە ئەم بەر بەکارهێنەری هەموو بەرهەمەکانی ئەو بەرە چییە منتیقی جوغرافیەکەمان جیاوازە ئاوهەواکەمان جیاوازە یعنی کەواتە ئێمە کە دانیشین لەم جۆرە پەنەڵ و لەم دیدارانەیە ئەبێ ئێمە بین بە جوانی دەست بخێنە سەر برینەکانی ئەو واقعی کە ئەم ئابووری ئێمە هەنێ تووشی هەنێ نەخۆشی بووە جەستەی ئەوەندە نەخۆشە بەڕاستی نەک بە مامۆستانی زانکۆ و بەم جۆرە سیمینەران احتیمال هەیە بە دایان طەبیبی گەورەی بواری ئابووری بێن لە دنیا نەتوانێت چارەسەر ئێمە بکات. مشکلەکەوەی ئێمە لە ئیدارەدانا بەڕاستی نەک لاواز بووین هەر نازانین ئیدارە بکەین. بۆ زانیاری بەڕێستان لە هەموو جیهانە گەشت و گوزار کە کۆیەکەیتەوە قەبارە گەورەکەی من باسی ناکەم قەبارە گەورەکەی چەندە دکتۆر هەنێ ڕقەمی ڕاکێشا بەڵام هەستم کرد ڕقەمەکانی 5 ساڵی 2020 هەموو گەشت و گوزار احتیما دەکاتە سەر 3 کەرت کەرتێکیان کەرتی گشتی وڵاتە ئیشتراکیەکان بەداخۆ تا و کوێستانە هەنێک وڵات هەیە لە جیهانە خۆیان پرۆژەی گەشت و گوزارەکەن خۆشیان ئیدارەکەنەوە لە ساڵ تێپەڕ ناکات کەرتێکەکەی پێڵەن کەرتی تێکەڵ کە لە کوردستانە تا ئێستا دروست نەبووە بەڕێنمایەکان و یاساکانی PPP ڕوا بەڕێوانەیە کە ئەوە ناتوانن پرۆژەی گرنگ و استراتیجی دروستکەن کەوا ناتوانن بنیاتی ئابووری بنێن ژێرخان دروستکەن بە واقعی گەشت و گوزاری ڕاستەقینە دروستکەن ئەو کەرتە ئێستا لە جیهانە ڕێژەکەی بەرز بۆتەوە بە لە ساڵ 30 گەشتیاری هەموو جیهانە سەر بە PPP ئەکرێت ئەنجا دوایە وەرە بۆ خوارەوانێ ئەوەی کە کەرتی تایبەتە و ئێمە دەوری تیابینین لە ساڵ 55 بۆ لە ساڵ 60 هەموو گەشت و گوزاری جیهان بەدەست کەرتی تایبەتەوەیە تاوەکو ئێستا لە کوردستانە تا ئەم دقەی لەگەڵەوە دانیشتون کەرتی تێکەڵمان نییە ئەو مامۆستا بەڕێزانی کە لێرە دانیشتون لە زانکۆی پۆلیتەکنیک هاتوون و هەروە شارەزانە بێەوە بزانێکن کە کەرتی تێکەڵ لە زمانی سەدامە کە دەوڵەتێکی شراکی بوو پرۆژەی زۆر باش و استراتیجیە کرد کاکە وەڵڵاهی من سەیرم لێ سەیری ئێستا حکومەت هەنێ پرۆژە ئەکات
لەسەر بوجەی خۆی بۆ ئەیکا بوجەی بۆ دانێ وەڵڵاهی ئەمە ئیشی حکومەت نییە ئەمە ئیشی ئەگەر هەر زۆر ببین ئەمە توان بە PPP بکەین بە کەرتی تێکەڵ بێنین ئەم پرۆژێ بکە ئەو بوجەی کە حکومەت خۆی هەیەتی توانێت بیبا بۆ شتێک ئەم وەزارەتی شارەوانی گەشت و گوزارە دەستەی گەشت و گوزارە کە هیچ بوجەیەکی نییە ئەتوانێت بوجەکە باتەوە بەوە هەر بۆ زانیاری بەڕستان ئەو خاڵانەی کە ئێستانە جەوهەریە لە بەردەمی گەشەنەکردنی سێکتەری گەشت و گوزارە سەرڕای ئەوەی کە بەداخەوانێ من ئەوە باز دەکەم کەرتی تایبەتی هەرێمی کوردستان بێ ڕێزی لێ بگیرێ بەڕێزان ئێمە وەک دکتۆر لوقمان باسی کرد دای بەڕێزم کاک لوقمان باسی کرد ئێمە لە هەرێمی کوردستانە تاوەکو ئەم دەقەی کە دانیشتوین هیچ یاسا و ڕێنماییەک نییە لە هەرێمی کوردستانە بێ پرۆژەی گەشت و گوزاری پێوەگری وەک باسییان کرد لە یاسای ژمارە 4 ساڵ 2006 بە دووسێ کەلیمە باسی گەشت و گوزار کراوە هەر وەک سێکتەرێک ناوی هێناوە بەڵام بیرتان نەچێتەوانێ ئەوانەی ساڵی 2010 ڕەفیقەکانمان کە یاسین وەبیریە لە 2003 چوین بۆ کۆنفرانسێ لە سنا لە 2003 خەفەتمانە خوارد بۆ سلێمانی ئەمان گوت تۆ بڵێ ڕۆژێ بێ سلێمانی ئاوا وەک سنەی لێ بێ و وتێرێکی ڕێهارە ئەو کاتە وتێر شادیان هەبوو وتێری باشی تیا بێ خەڵکمان کەین ئێستا سلێمانی لە ڕووی پێشکەوتنی وتێل و هەنێ شوێنی گەشتیاریوانێ بەڕاستی بەراورد ناکرێ بە سنا هەموو ئوستانی کوردستانی ئێران بۆ زانیاریتان بەقەدر سلێمانی وتێلی پێنجە سێرەیتیان نییە لێرەشەوە من جێی خۆیەتی قسە قسێن تو قسابرێ پیرۆزبایی لە خەڵکی سلێمانی بکەم ئینشاڵڵا لە ئایندەیەکی نزیکە ناگاتە دوو مانگتر زینجەرە ئوتێلەکانی ڕۆتانەیەکێ لە ئوتێلەکانی لە شاری سلێمانیەکرێتەوە مەسجێگای دڵخۆشیە کاکە وەرن بەڕێزەکان وەرن با بێکەوە سەرە لە کەرکووک بین یەک وتێری پێنجە سێرەیتیان نییە وەرن با بێکەوە سەرە لە دیالە بین تاوەکو ئێستا لە دیالای یەک وتێری چوارە سێرەیتیان نییە ئەوانە پارێزگای کۆنی عێراقن ئێمە وەک سەرمایەدارەکان وەک کەرتی تایبەت ئەوەی کە ناتوانین دەور ببینین لە جێبەجێکردنی پرۆژەی گەشت و گوزارە بە شێوەیەکی گشتی وەک بۆم باسکردن خاڵە جەوهەریەکە ئەوەیە یاسا و ڕێساکانی هەرێمی کوردستان بەڕاستی کۆت و بەندە لە بەردەمی ئەوەی کە ئێمە پرۆژەی گرنگ و استراتیجی لە بواری گەشت و گوزارە بکەین بە تایبەتی ئەو بەشانەی گەشت و گوزار چونکە من بەڕێزە باسی کرد وتی 12 بوارمانەیە لە هەرێمی کوردستان ئێمە لێکێتی و بەرنامە